تاریخەکانی ئەم خەڵکەی ئەم ناوچەیە بکەم دیارە زەمن لە شێعرا دەورێکی گەورە ئەبینێ شوێن هەر هەمان شوێنە هەر ئەم ناوچەیە و هەر بڵێن نەک هەر کوردستانیش ئەکرێ بڵێن مەراقەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا حەدێکی زۆر نزیکن لە یەکەوە شوێن هەمان شوێنە وەرە زەمن ئەم کتێبە کۆکراوەی ئیشی تقریبا 4 ساڵە داوای لەبوو نەکەم ئەگەر زەمەنی هەندێ لە حدەثی ناو شعرەکان ئەگەر تۆزێک کۆنێ هەرچەند من پێم وانە لێرە زەمن کۆنەبێ چونکە زەمن لێرە بەسەر پشتی چی سەڵێکەوەی ئەگەر ئەوە بنەوە و بەڕێزانەی کە ئاوتەمەنی من تۆزێ لە من گەورەترم مامۆستا بەڕێزەکانم 30 ساڵەوە پێشیش ڕەنێز ئەو کامەشتر ئێستا کە ڕخنەی لەبارە نەگرت بۆ بە یەکسانی نابارێ بۆ بە یەکسانی نابارێ بەسەر دەشتی بەخت و بەشی هەمومانە کە گازندەی ڕەوە کولەی خێڵی دەکرد بەبێ ئەوەی پاچێ بدەن لە خاچی دێن بۆ دەشتی گەرمی خەونمان قڕ دەکەن کە نەفرەتی لەو نیگار شێشانە دەکرد ڕەنی سپی و زەرد و شینیان بە شاو ئاغا و میر دەزانی ڕەشی شکۆلەی ناو چەڵکەکانی کەباڵێک کاتێ تفی دەکرد دەرنێو ڕیش و سمێڵی ژنکوژێ وذلك ما يقدر هذا من الاسماء المستندة او لا لا اساسا ها ده مش عارف لا لا اساسا